سڵاوتان لێبێت لە شارپرێسەوە پوختەی هەواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. سەرەڕای فەرمانەکەی وەزیری پەروەردە بۆ شکاندنی بایکۆت و دەستپێکردنەوەی خوێندن ئەمڕۆ مامۆستایانی سنووری هەڵەبجە و سلێمانی بە خۆپشاندان درێژەیان بە بایکۆتدا. ئەمڕۆ ژمارێکی زۆر لە مامۆستایانی سلێمانی لە بەردەم پەروەردەی ڕۆژاوا گردبوونەوە و بە دروشمی بایکۆت بەردەوامە درێژەیان بە ناڕەزایەتی و بایکۆتدا. مامۆستایان لە هەڵەبجە و شارەزور و ڕانیە و گەرمیان و ناوچەکانی سنووری هەردوو پارێزگاکە لەگەڵ ژمارەیەک لە موچەخۆران و فەرمانبەران درێژەیان بە ناڕەزایەتیەکانیاندا و داوای موچە و شایستە داراییەکانیان کرد لە کاتی خۆیدا. بەردەوامیدان بە بایکۆت لەلایەن مامۆستایانەوە لە کاتێکدایە هەفتەی پێشوو وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێم فەرمانێکی وزاری بۆ شکاندنی بایکۆت و دەستپێکردنەوەی دەوام دەرکرد و پەروەردەکانی ڕاستپارت بۆ ئەوەی ئەمڕۆ دەست بە دەوام بکەنەوە. دوای دووجار هێرشی درۆنی بۆ سەرێزەکانی ئەمریکا لە سنووری پارێزگای ئەمبار ئەمڕۆ سێ کاتێشە یەک لە دوای یەک ڕوویان لە بنکەی عین ئەسەد کرد. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز ئاشکرای کردووە ئەمڕۆ بە سێ کاتێشە بنکەی سەربازی عین ئەسەد بۆردومان کراوە. ئاژانسەکە لە سەرزاری دوو سەرچاوی سەربازیشەوە ئاماژەی بەوە کردووە لە بنکەی عین ئەسەد دەنگی تەقینەوەیەک بیسراوە. تاوپێستا قەبارەی زیانەگیانی و مادیەکانی هێرشەکەی سەر بنکەی عین ئەسەد ئاشکرا نەکراوە و هیچ گروپێکیش بەرپرسیارەتی خۆی لە ئەنجامدانی هێرشەکە نەگرتووە تاستەوە. ئەمە جاری چوارەمە لە ماوەی دوو هەفتەدا بنکەی عین ئەسەدی تایبەت بە هێزەکانی ئەمریکا لە پارێزگای ئەمبار هێرشی بکرێتە سەر کە دوایین هێرش لە ڕێگەی دوو درۆنەوە ئەنجامدرا. دادگای تاوانەکانی کەرخی شاری بەغدا کچەکەی سەدام حوسێنی بە 7 ساڵ زیندانیکردن سزادا. ئەمڕۆ دادگای تاوانەکانی کەرخی شاری بەغدا بە یاسای قەدەغەکردنی حیزبی بەعس و قەوارە و پارت و چالاکی و بیرکردنەوە تیرۆریستیەکان و بە تاوانی بەشداریکردن لە بڵاوکردنەوەی بیر و باوەڕ و بۆچوون و بانگەشەی میدیایی بۆ چالاکیەکانی حیزبی بەعسی قەدەغەکرا و بە غیابی بڕیاری زیندانیکردنی بۆ ڕەغد سەدام حوسێن کچی سەدام حوسێن سەرۆکی ڕژێمی لە ناوچووی بەعس دەرکرد و بە هەمان یاسا فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرکرد. ڕەغد سەدام حوسێن کچی یەکەم و گەورەی سەدام حوسێنە ساڵی 1968 لە بەغدا لەدایک بووە. تەمەنی 55 ساڵە و لە ساڵی 1995ەوە لەگەڵ حوسێن کامیلی هاوسەری بەرەو ئوردن هەڵاتن لەو کاتەوە لە ئوردن دەژی.